گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمان بکەین با بزانین بۆ چوونی میوانەکانمان چییە لەبارەی ئەم جەنگەوە. بەڕێز سەیف ڕاعەت شارەزای ئەمنی لە بەغداوە لەگەڵ ئێمەیە. بەڕێز سەیف زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پێمان بڵێ کە وەکو شارەزایەکی ئەمنی پێت وایە گریم شەڕای عێراقیش دەگرێتەوە؟ شكرا على الاستضافة. زۆر سپاس بۆ ئێوە سەڵاو لە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. بداية بەر لە هەموو شتێک دەبێ ئەوە بگوترێ هەموو لایەک وەکو لایەنی سیاسی دوور لە گروپە چەکدارەکان دەیانەوێت عێراق لەم ململانێ هەرێمیە دوور بخەنەوە دووچاری شەڕی نەکەن، بەڵام لەوە دەچێت وەکو حزب الله عراقي وهروها كتيبكاني سيد الشهداء وهندك جروبي ديكا وكو زدنوين وزبا بابا دارك راوي أمسية وهروها سرايا أولياء الدم أمانا نزيكي أو تسوار جروبا تاكو استا أوان بريار ددن كبريار السروري عراق تسيبيت أوان كحكومت هي ئەوان هاتون لەبری حکوومەت لەبری دەسەڵاتی یاسادانان قسە دەکەن و بڕیارە سەروەریەکانی عێراقیان بەدەستە فەرماندەی هێزە چەکدارەکانمان هەیە کەچیرەوە دەچێت ئەم گروپە چەکدارانە پێداگر بن لەسەر ئەوەی کە بڕیاری سەروەری شەڕ و ئاشتی عێراق بەدەست ئەوان بێ. ئەمە پێچەوانەی دەستورە، پێچەوانەی یاسایە، پێچەوانەی هەموو بنەمایەکە و عێراق تووشی مەترسی زۆر عێراق بەرەو کوێ بن. هذا الموضوع قد حذرت منه الولايات المتحدة الأمريكية. يعني حذرت واشنطن لبيامكي زور واشكرا بحكومتي عراقي قلت دبي ايوا كنترول جروبة سكدارة كان بكن دبي ريغانا دن جروبة سكدارة كان لوزي اتربين نوشرا بوتي سنك اما دەبێت هۆی ئەوەی کە ئێوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ئامانز بەڵام مەقاومەی ئیسلامی ئەڵێ تەنها ڕۆژی شەممە 16 هێرشمان کردووە. يعني بكل الأحوال لە هەردوو خوبارێکدا بێت بڕیاری شەڕ و ئاشتی نابێ بەدەست گروپێکەوە بێ. ئەمە بڕیارێکە دەبێت دەوڵەت بیدا، بەڵام باسی هەڕەشەکانی ئەمریکاش دەبێ بکرێ. ئەمریکا هەڕەشەی لە حکوومەتی عێراق کردووە، هەڕەشەی ڕاستەوخۆشی لە میلیشیا و گروپە چەکدارەکان کردووە. من پێم وایە کاریگەری ڕاستەوخۆی دەبێ بە تایبەتی بۆ سەر بنکەی گروپە چەکدارەکان. ئەگەری ئەوەش هەیە من بە دووری ناگرم سەرکردەی سیاسی دەست بەسەر بکەن و هەروەها لە ڕێگەی ئۆپەراسیۆنی تایبەتەوە ئۆپەراسیۆنی تایبەت لە جێ کەسانێکی داریکراو ئەنجام بدرێت. بۆیە بابەتەکە تەنیا گروپە چەکدارەکان ناگرێتەوە، بابەتەکە زۆر لەوەش گەورەتر. بڕیاری ئەمریکا گوتاری سەرۆک دۆناڵد ترامپ بەڕوونی ئاماژە بۆ دەکات من کۆتایی بەژمونی ئێران لە ناوچەکە دەهێنم و سەرباری کۆتایی هێنان بە ئەزمموی ئێران ئاماژەی بە مقاومەی عێراقی حوسیەکانی یەمەن و حزب الله لوبنانیش کردو. ئەمە هەوڵێکی هەرێمیە، هەوڵێکە بۆ کۆتایی هێنان بە هەژمونی هەرێمی ئێران لە ناوچەکەدا. بابەتەکە پرسێکی نێودەوڵەتیە، ڕەنگە پەرەسەندێکی دیکە ببینین بە تایبەتیش لەسەر ئاستی لوبنان. دەوڵەتی لوبنان زۆر گوشاری لە حزب الله کردو بۆ ئەوەی نەخزێتە نێو جەنگەوە، بەڵام ئەم جۆرە جەنگانەی لەم شێوازە و ئەو هێرشانەی کە لەم ئانوساتانەدا ڕوودەدەن بە تایبەتی کە هێرش کراوەتەوە سەر بنکەی هەریر و لە زیقار هێرش کراوە و لە بەسڕە هێرش کراوە لە ڕێگەی درۆنەوە چەند بنکەیەک بە ئامانزگیرەوە. ئەمە بەڕاستی پەرسەندێکی زۆر مەترسیدارە لە نێو عێراقدا. ئەم دەسوەردانە عێراق دەخزێنێتە جەنگەوە و دەیکاتە گۆڕەپانی یەکلایکردنەوەی ململانەکان. زەرمەندی یەکەمیش بۆ عێراق دەبێت و ئێمە دەکاتە ئامانجی سەربازی و سزا. عێراق ئێستا بە حکوومەتە بۆچی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆنەبوونەوە و لەم بارەیەوە قسەیان نەکرد؟
يعني وحتى لو كانت تاكو حكومة تصريف ئەگەر حکوومەتەکە حکوومەتی کاربڕێکەریش بێت دامەزراوە هەیە مستوى مجلس النواب دەبێت دامەزراوەکان بێنە دەنگ بابەتەکە تەنیا ئەنجومەنی نوێنەران و حکوومەت نییە بەڵام دەبێ ئاماژە بەوەش بکەن کە شکستێکەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق کە نەیانتوانیوە وەکو پێویست هەرکەکانی خۆیان ڕاپەڕێن هەر هیچ نەبێ نەیانتوانیوە ئەوە پێشنیاز بکەن کە گەنگەشەی ئەو ئاڵۆزیانە بکرێت کە لە ناوچەکەدا دەکرێت لە هەمان کاتدا حکوومەتی عراق زۆرێ لە خاو لەم بابەتە دەکات تاوتەی ئەم بابەتەی نەکردووە پلانێکی فریاگوزاری ڕوونیان نییە ئەگەر بەیانی عێراق لەژێر هەژمونی ئێرانیەتە دەرەوەی دی يعني جزء من عملية الضغط بەشێکی ئەو گوشارەی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دەکرێت پەیوەستە بە کۆتایهێنان بە هەژمونی ئێران لە عراق و لە وڵاتان دیکەش عراق ڕێککەوتنێکی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە کە پێی دەگوترێت ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی عراق دەتوانێت ڕۆڵێکی زۆر باش بگێڕێت لەسەر ئاستی هەرێمی لە ناوچەکەدا دەتوانێت بێتە بەشێک لە ئاسایشی هەرێمی و نێودۆڵەتی بەپێی ئەو ڕێککەوتنەی لەگەڵ ئەمریکا هەیەی عراق سەرچاوە و توانای زۆر باشی هەیە بۆ وڵاتێکی بەهێز بێ لە ڕۆژهڵاتی نیوە ڕاست خاوەن قسەی خۆی بێ و دەتوانێت ببێتە وڵاتێک کە بەشدار بێ لە بەدیهێنانی ئاسایشی هەرێمی بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پاراستنی عراق وەکو بەشێکی هاریکاری بە گوێرەی ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی ئەمریکا پێوە پابەندە بەڵام هەوڵی ئێران بۆ ناردنی با بڵێن کۆمەڵێک پەیام لەسەر پێکێنانی حکوومەت و دەسوەردان لە کاروباری نێوخۆی عراق و گروپی چەکدار وای کردووە کە دۆخێکی سیاسی وابێتە پێشەوە کە ئاماژەکان بەو ئاراستەیە بچن واشنگتن هەنگاوێک بێتە پێشەوە و پەیامی زۆر ڕوون لە بەرامبەر ئەم هەنگاوە بدات دو پەیامیش بەڕاستی لە ڕێی تۆمباراکەوە بوو وەکو دەگوترێت ماوەی کشانەوەی نووری مالکی کۆتایی دێت کە سبێ سبێوادەکە کۆتایی دێت دۆخی عراق دۆخێکی زۆر شپرزەیە بەڕاستی من پێم سەیرێ تا کوێستەش پەرلەمانی عراق شپرزەیەوە پێت وایە کە ینی گروپە چەکدارەکان عێراق دەپارێزن لەوەی کە لەم جەنگەوە تێوە بگلێت لا ممكن هەرگیز ناتوان کاری لەو شێوێ بکەن نە لە ڕێی دەستوو دەتوانن نە لە ڕێی نامەبەستمەوەیە گروپە چەکدارەکان خۆیان تێوە دەگلێنن کە دوجار عێراقی شتێوە دەگلێنن لەم جەنگە هەوڵی گروپە چەکدارەکان و هەموو ئاماژەکان قسەکانی خۆیان من بەنمونە دێنمەوە نوجەبا حیزبوڵڵا هەمویان داوایان کردووە لەم جەنگەوە بگلێن ببن بەشێک لەم جەنگە بەڕاستی کاتێک شتی لەم شێوەیە دەبەسترێ دەبێ پەرلەمان ڕاستەوخۆ کۆبوونەوە بکات بەرپرسیارەتی ئەوانە ئێمە باسی سیستمێکی کامل دەکەین عراقێکی دیموکراسی سیستمێکی پەرلەمانی هەیە هەموو لایەک دەستیان لەم سیستەمەدا هەیە دەبێت دەست بەجێ کۆبوونەوە بکرێت دەبێت ئەم بابەتانە زوو یەکلایی بکرێنەوە حکوومەتی تۆ کە ئێستا حکوومەتی کاربڕێکەرە دەبێ ئەرکی چاودێریکردن کە بۆ ئەنجومەنی نوێنەران دەگەڕێتەوە وەکو خۆی بەجێ بگەیەندرێ دا بواە سەرۆکی پەرلەمان داوای لە ئەندامان کردبووە دەست بەجێ بینە پەرلەمان کۆبوونەوەیەک بکەن لەسەر ئەم پرسە تەنانەت قسەش بکەن لەگەڵ گروپە چەکدارەکان چونکە زۆرێک لەو گروپە چەکدارانە نوێنەرایەتی دیپلۆماسیان هەیە ئەندامیان هەیە لە پەرلەمانی عراق ئەی باشە ئەرکی ئەوان نییە دابنیشن لەگەڵ ئەو گروپە چەکدارانە کە نوێنەریان لە پەرلەمانە بۆچی بڕیاری شەڕ و ئاشتی دەدەن لە کاتێکدا دەوڵەت هەیە بڕیاری شەڕ و ئاشتی لە نێو هۆڵی پەرلەمانە لە نێو حکوومەتە لە نێو دەوڵەتی عراقە لە نێو لایەنە سیاسیەکانە ئەم کارە چییە کە لە خۆیانەوە دەست بۆ بڕیاری شەڕ و ئاشتی دەبن و دەڵێن ئێمە پارێزگای لە ڕژێمی ئێران دەکەین
بەڕاستی ئەمە بڕیارێکە بەرمونە نوجەبە کە نوێنەرایەتی سیاسی نییە بەڵام حقوق نوێنەرایەتی حیزبوڵڵا دەکا فراکسیۆنی حقوق نوێنەرایەتی حیزبوڵڵا دەکا سەید الشوهەدا لە پەرلەمانی عێراق نوێنەرایەتیان هەیە دەبوایە پەرلەمان لەگەڵیاندا دانیشێت کۆ ببێتەوە قسەیان لەگەڵ بکە پێیان بڵێت کە ئێوە مافی ئەوەتان نییە بە تایبەتی ئەو ڕاگەیەندراوە ئێوە ئاڵای عێراق هەیە دەستوری عێراق هەیە چۆن دەکرێت کۆمەڵە گروپێک دەسەڵاتی دەوڵەت وەرگرن و لە بری دەوڵەت خۆیان بسپێنن. زۆر سپاس دەکەم بەڕێز سەیفرات شارەزای ئەمنی لە بەغداوە لەگەڵمان بووی دەست خۆش.